هۆشارکردنەوەی خەڵک لە تەندروستی لە ڕێگای حکوومەتەوە و هەم خەڵکیش هەم بەخۆشی هەم خەڵکیش کە ئەم خەڵکە بۆ نمونە کەسێک کە تووشی نەخۆشێک دەبێت بۆ نمونە ئەفلەنزەیەک دەگری باشتر وایە سەردانی بنکەکان کە سەردانی نەخۆشخانەکان کە و حکوومەتیش باشتر وایە هۆشیاری لە ڕێگای ڕاگەیاندنەکان لە ڕێگای سۆسیال میدیا ئەوەی هانی خەڵک بدا و زۆر بەرنامە هەیە زۆر شتەیە بۆ خەڵک بیکە کە دووشار بتەوە لە نەخۆشی لە زۆر شت کە نەخۆشەکان بڵاوتەوە. بەنسبەت خۆپاراستن حتمما خۆپاراستن شتێکی زۆر باشە دایمەن لە سەرما مەسەلەن کە دێتە ماڵەوە لە ماڵەوە کە دەرچووی لە ماڵەوە حتمما دەبێت بەجلی گەرم و ڕێک و پێک خۆت داپۆشی بۆی تووشی هیچ نەخۆشێک نەبی سەرمات نەبی زۆر ئاساییە خۆپاراستن لە هەموو شتێک زۆر پێویستە وەکو مەسەلەن خواردنی باش بخۆی خواردنی ناتەندروست نەخۆی مەسەلەن خۆت داپۆشی زۆر باشە بۆ هەموو شتێک. پێویستە پێشەکی خۆمان بپارێزین چونکە ئەو وەرزە پێویستە پێشەوەی گەنجلی جوان بپۆشینەوە هەروە بەداخەوەش تاکو ئێستا هیچ بەڕنامەیەک یاخود هیچ پرۆگرامێکی وهامانیە تاکو خەڵک ئاگادار بکەنەوە لە ڕووی ئەنفلوزەیان لە ڕووی شتەکانی ترخۆی بپارێزێت هیوادارم کە بەڕنامەیەکی وە هەبێت بۆ هۆشارکردنی بۆ هۆشارکردنی ئەم خەڵکە تا بتوانێت خۆی لەو سەرما ئۆسۆڵەی ئێستا بپارێزێت و هیواداریشم بەشی تەندروستی هاوکار بێت بۆ ئەم خەڵکە لە ڕووی دەرمان و لە ڕووی شتەوە بۆ ئەوەی بتوانێت هاوکاری خەڵک بکات.